إسلام اهتمامي بمداو كعقليش بالفته بتفكير بیرکردنەوەیەکی قوڵ وردەکاری بە دوواداچوون بە پێداچوونەوە هەروەها بەوەی کە تەقلیداکان نەبی عەقڵمان بخێنەکە ئەم گەردوونە و نهێنیەکە هەمی ڕێساکانی کەشف بکەین ئەم ئینسانە بگەڕێتەوە بە دوای بزانێ ئەم سیستم و ڕێسانە چۆن خزمەتی مرۆڤایەتیشی پێکرێ ئەوە شتێکی بەردەوامە دیسان ئەوەش چونکە عقل برانی بەڕێزم عقل نیعمەتێکی زۆر گەورەیە لە ئیسلامە وەیەوە تەسەوورکەن چەند مهمە کابرا شرابی خوارد بێتەوە لەبەر عقلی تێدەچێ هۆشی لای خۆی نامنێ جەلدە ئەخوا جەستەی ئازارە درێ چل جەلدە ئەخوا لەبەر چاوی خەڵکیش لێ درێ بۆی شەرم بیگرێ و عقلی خۆی ئلغا نەکات چونکە ئەمە جیاوازیەکەی لەگەڵ حەیوانە ئەم عقلەیە ێ باش ئەگەرم عقلەی لەگەڵ زاوەندەی شراب خواردەوە دوو لە ڕوێ پەرژینێکی خان بە پیسایی بە خۆیان کرد و میزی بە خۆیان کرد و لەسەر جادە کەوت و بەزانێ ماڵیان لەکوێ ئێمە هەر حەیوانە ێ باش ئەم حەیوانە فەرقی تێ لەگەڵ حەیوانێکی تر هەندێک حەیوانەوە ماڵیە یەکسەر بەرەڵاشی کەی دێتەوە بۆ ماڵەکەی خۆی هەندێک حەیوانیان لەمە شەریفترە شیلا گەڕاوی شینەی لە کاتی دەستڵاو گەیاندنیە کە پیسایی بکە ئەو ڕێگەداتەوە بەترسیشەوە ئەو ڕێگەداتەوە سەر ڕسم و مەلامحی ناوچەکە هەموو یەکرێ دوای نیم سەعاتێکی کەش بێ دێتەوە دوای ڕۆژێکی کەش بێ دێتەوە بۆ پیسایەکەی دایەپۆشێت وەکو هەندێک بەرەڵانی پیساییات لەم سەرجادانات لەسەری ئەو قیاسی ئیسلام و قیاسی ئەم جاهلیەتە کە ئەم خەڵکەی ئێستا لەسەر حشتری مێرینە گەر بچێتە لای حشتری مێینە زەلانێک لایەنە دەرکەوێ هەردووچیان سەریان نزمەکەن شەرمەیان گرێ خۆکم بە شەرم منحەریفە نییە کە ئەو انحرافی کردووە لە هیچ شتە شەرم ناکە لەبەر ئیسلام احتیمامی زۆر بەم عەقڵەدا ئەم عەقڵە بە نیعمەتێکی زۆر گەورەدانێ چونکە هەرچی شتێک کە فەرزی کردووە لەسەر ئاساسی عەقڵەکەەوە فەرزی کردووە بۆیە لە ئیسلامە سەیرەکەی ئەوەی عەقڵی نەبێ شێت بێ حەکووە وەکو کوردە لە قەڵەمی لەسەر نییە ئەگەر عەقڵی ئێلغا کردبەوە فێ لێ هاتبوو شەرابی خواردبەوە حکمی لەسەر نامێنێ هەتاوەکو بیرێکەوێتەوە ڕادێتەوە پێشوو ئەنجا پەیبردن دەرکردن بیرکردنەوە یادکردنەوە ئەنجا گەڕان بە دوایوانە هەموو خوای گەورە باسی لێوە کردووە احتیمامی بە عەقڵ زۆر داوە بۆیە فەرمێ ئین شەڕ الدەواب عند الله صم البكم الذين لا يعقلون خراپترین شت کە بەسەر زەویە بڕوا دابەی پێوترێت خراپترین دابە لای خوای پەروەردگار ئەو کەڕ و لاڵەپەکەیانن کە عەقڵیان ئێلغا کردو عەقڵ لە ئیسلامە کاریگەریەکی گەورە و ڕۆڵێکی گەورە و زەمینەیەکی گەورەیە بۆ ئیمان لەسەر ئەم عەقڵ و ئیمانەیە کە بەرنامەی ژیان دروستە بێت سیستمی ژیان دروستە بێت ئیسلام ڕۆڵی هەر یەکێک بە جۆرەی عەقڵی خۆی و بە جۆرەی ئەو دینداری و ئیمانەی خۆی بە جۆرەی ئەو ڕێسایانەی کە لەسەری وەستا ئەو زەمینەی کە چەند قایم لەسەری وەستا بە جۆرەی ئەوە تەکلیفیشی لەسەر دروستە ئیسلام بەردەوام لەگەڵ عەقڵا دوێ بیری خاتەوە زیتیە کاتەوە استهزازێکا بۆی زیاتر بیخاتە کات ئەنجا سیستمێکی خاتە پێشچاو بەرنامەیەکی ڕاستی خاتە پێشچاو ئەنجا تەشجیعێکا لە بڕۆ لەسەر ئەمە بە ئەمە تەربیەتی عەقڵە ئەمەیە کە پێڵین تەزکیەی عەقڵ لەگەڵ سروشتی ئینسانەکەیە گونجی منهجێکی ئیسلام لەسەر ئەساسی ئەمەشەوە دیسان بۆی دروست بووت چونکە ئیسلام ئەیوێ ئینسانەکان بە عەقڵیان بیرکەنەوە بۆ ئەوەی نەفس بزانن چییە نهێنیەکانی هەموو نەفسەکان بزانن ئەنجا گەردوون بناسن یاسا و ڕێساکانی بزانن بیری لێکەنە چۆن بەگەڕی خەن لە قازانجی مرۆڤایەتی بەچی وای لێکە ئەمەش یەکەمین نوقتە ئەوەیە کە خاتە سەر ڕەخنەگرتن ڕەخنەگرتن برانی بەڕێزم زۆر نوقتەیەکی گەورە چونکە عەقڵ لە ئیسلامە دائما ئیسلام وای تەوجیه کردووە کە صاحب عەقڵەکان وا نەزانن هەموو شتێکیان پێکاوە کە غەڵەتێکیان کرد مەسئولیەتی بخەنەوە سەر شانی خۆیان فێر نەبن بڵێ وەڵا جیلی ڕابردوو وای کرد وەڵا خەتای ئیستیعمارە دژمنانمان وایان کرد وەڵا کاکە ناکرێت
فقال فرمي وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم أو مصيبتي كتوشتان بي بسبب دستي خوتانا أي معقولة ما شفتوا ما برسيتوا غير أو زليلي يساي كردستان كبس الإسلام كان هاتو إيه باشا ما نبغى السبب كي أويك إمام أوهموا خوفوا مدفعوا سلاحانا تسليم باحتلال كراوة يا باشا مثلا انت منطقية بو أم نتيجة خوار الخير شكا درسوا أم زليلية بسبب وازلهناني جهادك وهاتوا شر رسالك ما ترك قوم الجهاد إلا ذلوا يعني ذلوا كما عليه الصلاة والسلام فرمي هر قوم الجهاد كواز لبنا حتما زليل به أما الرسالة براني بالرزم أما مقدمة ونتيجة أما أسباب ومسبباته أما ذكار وأنجام شوى ذكار خوار خياتو تيناوة قماني تياني تبام ذكار خوار خياتو أم نتيجة شد دسكوتو دبرو زور ضرورية إنسان لما أنا بير كاتو سيب فكرته يشك لو منهجك إنسان خواي جورواي لك كردوال بفي أم دينا أقرب خاتكار مثلا رخنا لخوا قرتنا استكا يما أول رخنا لخوا قرتن زاراوة بو خوي زاراوي شي حزبي سياسي لقل شفكار ولقل ليبرالا كان لا توتا كردستاني أمر بلغت بقرين والسر نقدي إسلامي توبة كردنا مراجعة كردنا وياه نابي إنسان أقل إلغاء كاتو لبزاني بفي زمان ومكان وكذا يستيكاني زمان ومكان أو سكوت تكرد بفي توجيه أراسي إسلامك يعني وهلا كشف لك شو أكردوا جاء ماكر سيدي كندراني برسم خواهي قرأ فرميه ولقد علمتم الذين اعتدوا منكم في السبت فقلنا لهم كونوا قردة خاسئين يا وقت أنا زاننت شيل الشمة تعداي كردو سنوري شرعي بزان كمان وتنجرب بن بميمون والله باشك خواهي قرأ خلقين كردو بميمون لما تهاونوا الصاروخ خد هذا قاعدين الصاروخ خد هذا برد تسليم باحتلالي كي نجاتي وتأخذ صواب كيش برد لا شكرا في فاكيتو ليدي تأخذ سلاحك هذا سلاحي بالصلاة صار سلاحك مش تخلاني المسلماناني فيه وهل وضع الثاني برد تفرتوا لك تبلي والله الرازين بمنهج احتلال رجال ليه يرخنا ليه بقدر لا شو هذا ما شو الرأي